سڵاوی خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لاڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە بەرنامەی باسوخواسی ئەمڕۆماندا باس لە بەرپرسیارەتی دەستگاکانی ڕاگەیاندنەکەین بەرامبەر بە کۆمەڵگە. بێگومان هەمیشە دەگوترێ ئەو قسەیە بۆتە وێردی سەرزمانی هەریەکێ لە تاکەکانی کۆمەڵگە کە میدیا دەسەڵاتی چوارەمە لە هەر کۆمەڵگەیەکدا. واتە میدیا هەمیشە کاریگەریەکی ئەوتۆ بەرچاوی هەبووە بەسەر تاک بە تاک و خێزان و تەواوی کۆمەڵگەوە بە شێوەیەکی گشتی. هەمیشە میدیا لە کۆمەڵگە پێشکەوتوەکاندا و تەنانەت لە کۆمەڵگە دواکەوتوەکانیشدا توانیویەتی ئاراستەی خەڵک، ئاراستەی جەماوەر، ئاراستەی تاکەکانی کۆمەڵگە بکە بەرەو خێزانێک یا تاکێکی سەرکەوتوو پەلکێشیان بکایە ئاراستەیان بکە. و زۆر جار میدیا لە زۆربەی زۆری وڵاتان بۆتە داینەمۆی شۆڕشەکان، بۆتە داینەمۆی هەرز پێهێنانی زۆربەی زۆری دیکتاتۆرەکان. مەبەستمەوەیە کەوا میدیا توانیوێتی کاریگەری لەسەر تاک بە تاکی ئەمە جێبهێڵێ بە هەردوو باری ئیجابی و سلبیەوە. کۆمەڵێ بنەما هەن لە کۆمەڵگەدا کە هەمیشە ئەمانە بە جۆرێ لە جۆرەکان بوونەتە مقەدەس لای خەڵک، یان بە جۆرێ لە جۆرەکان هاوڵاتی جەماوەر تاکەکانی کۆمەڵگە هەوڵی پاراستنیان ئەدەن و دەیانەوێ ئەمانە ببنە هێڵی سوور و هیچ کاتێ نە میدیا نە هیچ تاکێکی تری کۆمەڵگە تەنانەت هیچ دەوڵەتێکی تری دراوسەیە داگیرکەرێ نەیان بەزێنێ. کۆمەڵێ لەو بنەمایانەش بنەمای ئاینە، بنەمای سیاسیە، بنەمای ئەمنیە، بنەمای کۆمەڵایەتیە، بنەمای ئاسایشی نەتەوەییە کە ئەتوانین بڵین هەر تاکێک لە کۆمەڵگەدا مەسیحیە، جوولەکەیە، موسڵمانێ، هەورامیە، سۆرانیە، بادینیە، لە یەکێک لەم بنەمایانە ئەتوانین بڵین هەمومان هاوبەشیەکمان هەیە. بۆیە ئێمە لەم بەرنامەدا باس لەوە ئەکەین میدیا بەرامبەر بە ئەم بنەمایانەی کۆمەڵگە ئەو شتانەی کە لای خەڵک لای جەماوەر مقەدەسن دەبێت ئەرک و ڕۆڵ و بەرپرسیارەتی چی بێت، چۆن ئەتوانێت بە شێوەیەک باسی ئەمانە بکات کەوا نەبێتە هۆی دروستبوونی توندوتیژی یا کاردانەوەی هەڵگرانی ئاینێک کاتێ میدیایەک باسی ئەو ئاینە دەکات کە ئەم خەڵکە شوێنکەوتوو و پەیڕەوکاری ئەو ئاینەن، یان بە جۆرێ لە جۆرەکان نەبێتە هۆی ئەوەی کە داگیرکەرانی وڵات لە ڕێی باسکردنی میدیا لە قەزیەی لایەنی ئەمنی و ئاسایشی نەتەویەوە داگیرکەرانی کوردستان سوود یان بوونە هەنگاوی مخابراتیانەی خۆیان نەهاوێنە نێو وڵاتەکەمانەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاروان عەبدوڵڵا، مامۆستای زانکۆ و شارەزای بواری ڕاگەیاندنم کردو. مامۆستا کاروان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ ئێوەش بۆ بەرنامەکەتان مەمنون. مامۆستا کاروان، ئەو بەرپرسیارەتیانەی کە میدیا لە ناو کۆمەڵگەدا یا ئەو بەرپرسیارەتیانە کامانن کە لە کۆمەڵگا پێویستە میدیا ڕەچاویان بکە و لە بەرامبەریانە وەکۆڵێ مەسئولانە بەرپرسیارانە تەعاملیان لەگەڵا بکە و هەنگاویان لەگەڵا هەڵباوێ. بەڵێ دیارە ئێمە توانین بە هاوکێشەیەک میدیا تێکەڵ بە کۆمەڵگا بکەینەوە، ینی بڵێن میدیا بەشێکە لەو کۆمەڵگایە. میدیا خۆی وەکو زاراوە توانین بڵێن ینی کەرەستەی گەیاندنی پەیامەکان، ینی کەرەستەیەکی بێگیان و بێڕۆحە و گەیەنەرەکەیان پەیام سازەکەیەت ڕۆحەکە بەبەر ئەم میدیایە و پەیامەکەی پیاگەیەنێ. ئەوەش کێ؟ ئەوەش تاکێکی و کۆمەڵگەیە کە ئەتوانێت یان ئەیەوێت لە پیشەی کاری میدیاییەوە یان میدیاکاریەوە یان پەیام سازیەوە بێت پەیامەکان بگەیەنێ لە ڕێگەی ئەو میدیایەوە کە هەیە. ئەم تاکەش لەناو خودی ئەم کۆمەڵگایە، ینی میدیا خۆی بەشێکە لە کۆمەڵگاکە، چۆن ئەوەی کە لە پیشەیەکی تری جیاوازە کارەکار، هێزێکی ئەمنیە یان لە بواری فەرهەنگسازیە کارەکە، کۆمەڵێ مەسئولیاتی ئیجتیماعیەکەوێتە سەرشانی، کۆمەڵێک بنەما هەیە بێ بیپارێزێ لەو مەسئولیاتە، میدیا و میدیاکاریش بە هەمان شێوەیە. ئەبێ کۆمەڵێک بنەما هەیە بە ئەرکی سەرشانی خۆی بزانێ کە ئەم بنەمایانە بپارێزێ لەم کۆمەڵگایە بۆ ئەوەی پیشەکە یان بنەماکە بتوانێ ڕۆڵی تەندروستی خۆی لەناو ئەم کۆمەڵگایە ببینێ. کۆمەڵگاکەت بنەمایەکی هەیە پێڵن بنەمای فەرهەنگی کە بە درێژایی تەمەنی لەگەڵ خۆی دایهێنێ، ئەکەوێتە بەر لێشاوی تەغیرەوە، ئەکەوێتە بەر گۆڕانکاری و زیادبوون و گەشەکردن و داڕمان، بەڵام هەر پێویستە هەوڵ بابی پارێزێ بە هەر ڕێکەیەک بێ. ئاسایشێکیەوێ کە بتوانێت لە ڕێی ئەم چوارچێوە ئەمنیەوە تیا ژیانێکی ئاسایش و هێور و سەلامەت بەسەر بەرێ. ئاینێکی هەیە کە دەستی پێوە گرتو و بنەما ئاینەکانی پێ ئیجراکە هەتا وەکو کۆتایی. ئەبێ هەموو بەرپرسیارەتەکانی ئەم پاراستنی ئەم بنەمایانە لە سەرشان بگرێ. هەمووشان ئەتوانین بڵێن بەرپرسیار ناوی بنێن بەرپرسیارەتی کۆمەڵگاکەی یان کۆمەڵایەتی ئەو کە بەشێکە لە بابەتەکان. ئەمانە ئەرکی سەرشانی میدیان چۆن
ئەرکی سەرشانی هەر کەسێکی ترن کە لە پیشەیەکی تر و کایەکی تر ئایشەکە. کەواتە ئەرکی میدیا بەرامبەر ئەو بنەمایانە چییە؟ یا چۆن میدیا دەتوانێت لەگەڵ ئەم بنەمایانە تەعامل بکە و بنەمایانەمان بۆ بپارێزێ؟ میدیاکار پێش هەموو شتێکە چێتە ناو کایەکەوە ئەبێ شارەزاییەکی گشتی لە هەر یەکە لەم بنەمایانە هەبێت، چ لە ڕووی مێژوویەوە چ لە ڕووی ڕێسای کار و ڕێکاری کارکردنی ئەم کایانەی کە لە کۆمەلگاکەیانە کارەکەن و یاخود لە ڕووی شوناسی ئەمانە و ئەوەی کە ڕۆڵە بینێ لە ناو کۆمەلگاکەیە، چەندە کاریگەرە لە ناو کۆمەلگاکەیە و چەندە پێویستە بۆ کۆمەلگاکە. یەکەمین شتێکە بێ ئەمانە بزانێت. بە نەزانینی ئەمانە ینی تێکشکاندنی ئەو سنوور و بەرپرسیارەتی کە لە سەرشانیەتی. ئەو واقعی کە میدیاکارێکیشی تیاکە ئەگەر نەیناسێ ناتوانێت میدیاکاری باش بێتایە. ئەو حەدەسەی کە پەیامنێرێکە چێتە ناوی ئەگەر زانیاری لەبارەیەوە نەبێ و نەزانێ چۆن مامەڵە لەگەڵ حەدەسەکەی بکە ناتوانێت پەیامنێرێکی باش بێ بۆ گەیاندنی زانیاریەکان. هەموو تاکیکی میدیاکار لە دەستگایەکی میدیایە لە هەر بوارێکاکەیەوە ئیشکا بێ سەرەتا زانیاری هەبێت لەبەر لەم بارەیەوە لەو بنەمایانەی کە کۆمەلگا بەڕێوە بن و کۆمەلگان پێ سەلامەتە بێ، سەلامەتی چ لە ڕووی تەندروستیەوە یان ئەمنیەوە یان ڕۆشنبیری هەتاوەکو کۆدایی کامانەی ناسی ئەنجا بێت مامەڵەی تەندروست لەگەڵ ئەمانە بکە. ینی چۆن؟ ینی من نەزانم واقعەکە چۆنە، بابەتەکە چۆنە، بەڵام دوو ڕێگامان هەیە. ڕێگایەکی تەندروست کە هەمان پەیامی پێ بەیانەکەم و ڕێگایەکی تەندروست کە کۆمەلگاکە ئەیخوازێت و هەمان پەیامیشی پێ بەیانەکەی. ئێمە لەم دوو شتەیە لە میدیایە زۆر جار خەلەل بۆ میدیاکار دروستە بێ. بابەتەکە نازانێ بە هەڵە مامەڵەی لەگەڵاکە. کە نەتزانی ئۆتۆماتیکی زنجیرەیە کە تۆ بابەتەکەت نەزانی و نەناسی زۆر ئاساییە ئەکەویتە ناو هەڵەوە بە هەڵە مامەڵەی لەگەڵاکەی. هەشمانە خودی واقعەکە ئەزانێ و ئەناسێ، بەڵام ئەو مامەڵە تەندروستی کە ئەوێ لەگەڵ یان ناکە. بۆچی؟ لەبەر کۆمەڵێک بەرژەوەندی یان لەبەر کۆمەڵێک بنەمای سیاسی دەستگاکە یان تێڕوانینی دەستگاکە کە ئەیوا ئەخوازێ بۆی بەرژەوەندەکانی بێنێتە دی بەم ڕێگەیە ئەڕوا بۆ گەیاندنی پەیامەکەی. کە ئەم دوو حاڵەتە هەمیشە دامەزراوی میدیایی خەنە هەڵەوە. ینی کە تۆ ناسیت ئەبێ ڕێکارێکی دروستیش بەکاربێنی بۆ بەکارهێنانی. اینجا ئێمە بنەمای فەرهەنگیمان هەیە کە لە گەیاندنی هەموو جۆرە پەیامەکە بێ ڕەچاو بکرێت، بە تایبەت لە میدیایە، چونکە میدیا خۆی یەکێکە لەو دەستەیی کە فەرهەنگ لە کۆمەلگایە دروستەکە. ئەگەر میدیایەک بێوێت یان هەر کەسێک یان هەر دامەزراوێک بێوێت تەغیری فەرهەنگی بکە، یەکەمین جارێک لە میدیاوە دەست پێەکە. تەغیری فەرهەنگیش لەناو کۆمەلگەیەکە ئاسان نییە. بنیادنانی فەرهەنگی چەند گرانە، دیسان تەخیری فەرهەنگیش هێندە گرانە. لەوە چێ بنیادی فەرهەنگی لە ڕووی ماندووبوونی کەسەکان و ڕێکاری کارکردن بۆ چەسپاندنیەوە بنەما فەرهەنگی گران بێ، بەڵام ڕماندنی بنەمایەکی فەرهەنگی لە کۆمەلگایەکە ئازانی لە ڕووچیەوە سەختە، لە ڕووی ڕووبەڕووبوونەوەی ئەو کۆمەلگایە لەگەڵ ئەو کەسێک ئەوێ کۆمەلگاکە داڕمێنێ. ینی من بنیەیەکی فەرهەنگیم وەرگرتووە لە باو باپیرانەوە ماوەتەوە کە تۆ دەتەوێت بیڕمێنی هەمیشە بەرامبەرتەوەستمەوە. ینی خۆ تەسلیمکردن بۆ بنیە فەرهەنگە هەژمونە فەرهەنگی تۆیانی سەختە، مدەی زۆری ئەوێ، کاتی زۆری ئەوێ. لەبەرەوە بۆ ئەوەی پەیامەکان قبول بن، بۆ ئەوەی بتانی ئامانجەکەت بپێکی، ئەبێ کۆمەلگا ئەو کۆمەلگای پەیامەکەی پێگەێنی بە ڕێکارێک پێ بگەێنی کە لە ڕووی فەرهەنگیەوە تا ڕادەیەکی باش قبوڵی بێت. ئەگەر قبولی نەبێ ئەبێت تۆ یەکەم جار پێشەوەی پەیام ئامانجەکەت بپێکی بێ تەغیری فەرهەنگی لە دەرونی ئەم کەسەیە بکەی. کە ئێستا ئەگەر سێر بکەی لە ناو کۆمەلگەی کوردەواریە لە نێو میدیایە بەرامبەر بە کۆمەلگەی کوردەواری هەمان کارەکەن. زۆرێک لە میدیاکان هاتوون پێشینەی کارەکەن، ینی ئەوەڵی کاریان گۆڕانکاری فەرهەنگیە. ئەوێ لە ڕووی فەرهەنگی و ئەم کۆمەلگایە ئەم لاوانی تۆ بگۆڕن ئەنجا پەیامێک ئامانجێک کە هەیەە فڕێدەن نێو کۆمەلگاکەتەوە. بۆیە ئاڵێن هەمیشە ئەم میدیانە جارێ لە سەرەتای کاران و دواتر دەرەنجامەکەی دەرەکەوێت. دواتر کەی دەرەکەوێت کاتێ تەغیری فەرهەنگیەکە گۆڕا و کاتە بە ئاسانی پەیامەکە. گۆڕانکاری لە فەرهەنگە ئەرکی میدیایە یا میدیا بۆچی میدیا فەرهەنگ ساز ئەگەر بتەوێت دروست بەکاری بێنی، ئەگەر بتوێت هەر فەرهەنگێک لە ناو کۆمەلگایە بنیاد بنەی لە ڕێی میدیاوە توانین یەکێک لە کاراکتەرەکانی کە فەرهەنگە دروستەکە میدیایە. هەموو ئەوانی تریشکەیەن ئەیانەوێ ئەم بنیە فەرهەنگیە لە ناو کۆمەلگایە بچەسپێنن دیسان میدیا بەکارهێننەوە. ینی تۆ قوتابخانەت هەیە ئەتوانی لە ڕێی قوتابخانەوە بنیەیەکی فەرهەنگی بچەسپێنی یان بنیەیەکت هەیە
هەستەکەی لەگەڵ سەردەما نایەتەوە و هەستەکەی پێویستی بە گۆڕانکاریە لە ڕێی قوتابخانەکانەوەیکەی و میدیاش لە قوتابخانە گەرگرنگتر نەبێ گرنگەکەی کەمتر نییە بەڵێ ئەتوانێ فەرهەنگ بگۆڕێ و ئەتوانێت لەگەڵ گۆڕانی فەرهەنگەکەشە چەکەرەیەکی تری بنیەیەکی تری فەرهەنگی یان هەر فەرهەنگ سازەکانی خۆتەی سازێنێ یا هی دەرەوەی هێنێ لەو زەوەیە بنێژێ بۆی ڕۆژە لە ڕۆژان سەر دەربێنێت و جێ ئەوە بگرێتەوە. مامۆستا کاروان ئەتوانین بڵین ئەوە مافی میدیا نییە بە هیچ شێوەیە دەست بەرێ بۆ ئەم بنەما 5-6 بنەما یا زیاتر یام ئەوە ڕێکارە نادروستەکەیە کە زۆر جا پشێوی ئەخولقێنێ ئایا میدیا مافی ئەوەی هەیە تعامل قسە بەرنامە گفتوگۆ دیالۆگ لەگەڵ ئەم بنەمایانە بکە یام کامەی ئەو ڕێگەی کە پێویستە ئەگەر مەجای ئەوە بە میدیا ئەدرێت کە گفتوگۆ بکە یان بوونە تعامل و بەرخوردیە بێ لەگەڵ ئەم بنەمانە کامیان ڕێگە دروستە من کەوتم میدیا بەشێکە لە کۆمەڵگا کۆمەڵگا با بڵێن مافیەوەی هەیە یان شتێکی شێ پێی بدرێ هەر وجودی کۆمەڵگایەک ئەمە بنیادەنێن کە پێکەوە گفتوگۆ بکەن ئەم گفتوگۆیە لە نێوان دوو کەسەوە ئەگوازرێتەوە بۆچی بۆ کەسێک و کۆمەڵگایەک یان کۆمەڵێک و کۆمەڵێکی تر ینی میدیاکە فراوانە بێ ینی هیچ کات لە هیچ مێژوویەکی مرۆڤایەتیان مرۆڤ لە ڕاگەیاندن نەپچراوە لە کاری میدیایی نەپچراوە بەڵام لەوە چێ بەرتەسک بوو بێ پێشکەوتنی کەم بوو بێ درەنگ پەیامەکان گەیشت بن یان ڕوون نەگەیشت بێ ئێستا هەموو ئەو کاری بە زۆری ئەو کاری تەکنەلۆژیا پێشکەشی میدیایەکە ئەوەیە کە پەیامەکان خێراتر و بە کوالیتی بەرزتر بگەن هەر ئەمەندە حتا ئەوانەی کە لە بواری تەکنەلۆژیای میدیایی قساکەن ئەڵێن تەسەور ناکەین کە میدیا جگەل لە پێشخستنی ئەم واقع میدیای و تەکنەلۆژی کە ئێستا هەیە هیچی تری پێ بکرێ تەکنەلۆژیا ئەوەندە ئەتوانێت کە ئەمانە هەر پێش بخا گەشەی پێبا ینی بنیەیەک هەیە لە سەرەتای مێژووی مرۆڤایەتیەوە هەیە کە ئەویش قبولکردنی گفتوگۆیە قبولکردنی وجودی میدیای لە نێوان کۆمەڵگایە کە ئەمە قبول کرا کەواتە گفتوگۆکە قبولە و مافێتی لەبەرەوەی میدیا نەک مافێتی بە مافی خۆشی ئەزانێ بە ئەرکی میدیایی شەزانرێکە ئەمە بکە یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی میدیا کە ئەم گفتوگۆیانە بۆ بنیەی فەرهەنگیە بۆ پارێزگاری لە فەرهەنگە بۆ پارێزگاری لە نەتەوەیە حتا زۆرێک لە میدیاکان کە داخلی کۆمەڵگایەکە بن لە دەرەوەیەن یان بە جۆرێک لە جۆرەکان هەڵقڵاوی نێو کۆمەڵگەکەنین یەنە ناو کۆمەڵگاکە مەبەستی گۆڕانی فەرهەنگیان هەیە مەبەستی تێکدانی ئەمنیەتیان هەیە مەبەستی شێوانی پەیامە سیاسیەکانیان هەیە هەموو ئەمانە ئەکەن ینی ڕۆڵی میدیا زۆر جار وەکو ڕۆڵی کەسێکی تێکدەرە بینرێ ڕۆڵی کەسێکی شەڕکەرە بینرێ لە ناو کۆمەڵگایەکەوێ ئاژاوەیەک بنێتەوە واشە لە هەمان کاتە بابا واقعان لێتە ناو کۆمەلگا بۆ ئەم حاڵەتت پێ بکە ئەجۆرێک لە شەڕەکان کە ئێستا لە ناو کۆمەلگاکە هەیە ئەمەیە ئەوەی پێڵێن هەژمونی فەرهەنگی و فکری و ئەمانە هەمووی لە ڕێگەی میدیاوەکرێ تۆ میدیا سێرمەکە تەنها سەتەلایتێکە و تۆ بەرنامەیەکی تاکەوێکی کترێکە ئێستا میدیا لە لەپی دەستی هەموو تاکێکایە هەمە هەژمونی فەرهەنگی ئەچێتە سەر لەپی دەستی جاران ئەیوت ئەمانوت ئەچێتە ناو ماڵەکانی ئێستا ئەچێتە ژێر پێخەفەکەیەوە لەوێ سێریەکە لەوێ ئەزانێت چۆن واقعیەتی فەرهەنگی وڵاتێک هاتوۆتە ناو فەرهەنگەکەی تۆ یان ئەوێ ئەمنیەتت تێک بدە هەمیشە بە پەیامێکە لە تۆڕێکی کۆمەڵایەتی بڵاو بێتەوە ئەتوانێ ئاژاوەیەک بنێتەوە یان واقعەتێکی فەرهەنگی پرسیارێک لە مێشی تۆیە بەرامبەر بە فەرهەنگێک بەرامبەر بە بنەمایەکی ئاینی یان سیاسیت بنێژێ و دوایی گەشەی پێبات مامۆستا لە ئەگەری دەستبردننی میدیای ئێمە بۆ ئەم بنەمایانە بە جۆرێ بەو شێوە نادروستەی کە جەنابەت وتت ئەو شوێنەوارانە کامانن کە بە کۆمەڵگەوە دیارن بە میدیاوە دیارە بە تاکەکانی کۆمەڵگەوە دیارە ئێمە هەمیشە کە لە ناو کۆمەڵگەیەکە جۆرێک لە جۆرەکان نائەمنیەتیە بینی یان جۆرێک لە جۆرەکان چوارچێوەیەکی بنیەیەکی نەتەوەی تێکشکێنراوە هەستی پێەکەی یان ئەوانەی کە هەمیشە خوێندنەوەی کۆمەڵایەتیانێ هەست بەوەکەن یەکێک لەو دەستگایانە یان لەو کەسانە یان لەو بوارانەی کە تاوانباریەکەن میدیایە یان میدیاکارەکانن ئەڵێن ئەمانە بەشێکن لەم تێکدانە بەشێکن لەم ئاژاوەیە بەشێکن لە تەغیری فەرهەنگی یاخود دەڵێن بەشێکن لە پێشکەوتن بۆ لەبەر ئەوەی شوێنەوار و جێواری میدیا لەسەر هەموو مامەڵەیەکی مرۆڤایەتی دیارە مامەڵەیەکی تیجاری بێ یان مامەڵەیەکی کۆمەڵایەتی بێ و تا مامەڵەیەکی سیاسی بێ ئێمە کە گرفتاری کۆمەڵێک مامەڵەی ناتەندروستی سیاسین لە نێو کۆمەلگای کوردیا بەشێک لە بەشەکانی میدیایە و میدیا ئاڕاستەی سیاسیەکانەکە بۆیە سیاسەکانەکەونە هەڵەیەکی سیاسیەوە میدیا ئاڕاستەی دوژمنەکەتەکە بۆیە سوپاکەت زۆر جارەکەوێتە هەڵەیەکی سەربازیەوە ئەمانە هەموو شوێنەواری میدیاین بەتایبەت لە ئەمڕۆیە بە بەرفراوان بوونی جوگرافیای میدیا و خێراگەیاندنی پەیامەکان ئەم شوێنەوارانە بەردەوام لەسەر
ژیانی تاک بە تاکی کۆمەلگا دیارن. تۆ تەماشای خێزانێک بکە لە دەرگای حوشەوە بێنە دەرەوە، ئەگەر 5 کەس بن ئەتوانی یەکە بە یەکە بیان خوێنیتەوە کە ئەمانە کاریگەری کامە میدیایان لەسرە، شوێنەواری کام میدیا لەسەر جلوبەرگی ئەم کەسە هەیە، لەسەر قسەکردنی تێڕوانینی بیرکردنەوەی وای لێ هاتووە. ئەمە مەودافراوانی میدیایە، ئەمە خزمەتی تەکنۆلۆژیایە بە میدیایەکە. لەلایەکی تریشەوە ئەتوانی باشترین پەیامێک کە کۆمەلگاکەت بمەێنێەوە بتوانێت لە ئاژاوەیەکی گەورە دووری بخاتەوە، دیسانەوە بە میدیایەک بە زووترین کاتێک بیگەێنی و تەسیرەکەی دروست بێتەوە. لەبەرەوەی شوێنەوارەکانی میدیا لەسەر هەموو ساتێکی ژیان و هەنگاوێکی تاکانی کۆمەلگا دیار. ماسکارن با ئێستا بچینە لای ئەو بنەمایانە. میدیا بەرامبەر بە بنەمای ئاین چۆنە بێت میدیا تەعاملی لەگەڵدا بکە؟ کاتێک ئاین ئەبێ بە بەشێک لە کۆمەلگاکات، وەکو ئاین، وەکو بنیەی ئاینی، یان هەندێک لە نووسەران و بیرمەندان وەکو بنیەیەکی فەرهەنگیش دایانێن، چونکە هەندێک لە بنەمای ئاینی دوجارە بنە بنیەیەکی فەرهەنگی کە ئەمانە بوونە بوونیە و کۆمەلگاکەی لەسەر وەستا، ئەرکی میدیا بەرامبەر بە پاراستنی ئەم بوونەیە بۆی ئەم کۆمەلگایە نەڕمێ دروستە بێ و ئەرکێکەکەوێتە سەرشانی ئیزافەی ئەرکەکانی تری. ئەم ئەرکە لەوە چه هەندێک بپرسن باشە ئەی ئەگەر بمانەوە بنیەیەکی ئاینی لەگەڵمانە سەرکاری نەبێت، لەگەڵ سەردەمان نەگونجێ، ئێمە بمانەوە تەغییری بکەین. دایمەن وەکوتم میدیاکار ئەبێ ئەو ڕێکارە بناسێ کە کۆمەلگاکە قبوڵیەکە. قبولکردنی ئاین وەکو بنیەیەکی فەرهەنگی چەسپیوە، وەکو بنیەیەکی ئاینی لە نێو کۆمەلگایە چەسپیوە. تۆ داڕەمانت بە خێرایی بۆ ئەم بنیەیە هەڵەیەکی گەورەیە بەرامبەر بە کۆمەلگایەکی تو قبول ناکرێ. بۆ لەبەرەوەی تۆ ئەگەر کەسێک بی لێرە بتەوێ بنیەیەکدا بڕمێنی، هەزاران بنیەی میدیایی هەیە ئێستا حیمایەت و پاسەوانێتی ئەم بنیەیەکە، تێگیرانت لەگەڵ ئەمانەیە دروستە بێ. ئەم بابەتانە ڕاستە ئێستا کۆمەڵێک بابەت هەیە لە ڕووی فەرەنگیەوە لەوە چێت لەگەڵ سەردەمانەیەتەوە، بەڵام بە گفتوگۆی نەرمی میدیا لەگەڵ تاکەکانی کۆمەلگای ئەتوانێت تەغییر بکە بە ڕۆشنکردنەوە و شێرکردنەوەی کۆمەلگا بەرامبەر بە ئەو بنیەیەکە ئەوی لەسەر وەستاوە، وەگەرنا ڕوبەڕووی کۆمەڵێک تەوژمە بیتەوە. ئاینیش بە هەمان شێوە، بەتایبەت ئاین کە بنیەیەکی بەهێزی نێو کۆمەلگای کوردیەکە ئێستا ڕوبەڕووبوونەوەی بنیەکانی لە نێو کۆمەلگای کوردیا تەجروبە کراوەکە بینراوە، چه هێزێکی بەهێز، چه دەستێکی بەهێز، چه دەروون و ئامادەگیەکی بەهێزی کۆمەلگا ڕوبەڕووی ئەو پەیامە میدیا نابێتەوە. لەبەرەوە من ناڵم میدیا بۆی نییە پرسیار لەبارەی ئەمانەوە بکە، یان ڕێگە لە بەجێشتنی هەر پرسیارێک لە ناو کۆمەلگا لەسەر و بنیانە بکە، بەڵام ئەبێ ڕێکاری تەندروست بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەو بنیەیە کە بە چەندین ساڵە بووەتە پایەکی کۆمەلگاکە بزانێ مامەڵی لەگەڵا بکە و ئەم میدیایە لە ناو نەبا و بیهێڵێتەوە یان وەک خۆی لێ بکە. مۆسە کاروان پڕمەترسنترین برەمایەک کە میدیا دەستی بۆ بە ئاین لانی تەندروستی ئەمنی نەتەوەی کامیان زۆر لەبەر بە کۆمەلگاگەی لەبەرەوەی کە ئاین لە ناو کۆمەلگایە تەکید لەسەر هەریەکە لە بنەماکانە کاتەوە، ئاین تەکید لەسەر تەندروستی تاکە کاتەوە، لەسەر ئاسایشی تاک و ژیانی تاکەکان ئەکاتەوە، تەکید لەسەر بواری بژێوی و بازرگانی تاکەکان ئەکاتەوە، ئەبێ بە بنیەکی بەهێز. بەڵام لەوە چێت لە حاڵەتێکا کە دامەزراوەیە کەوێت لە بوارێکی تەندروستیە کار بکە یان لە بوارێکی ئەمنیە کار بکە، لەبەرەوە تەکید لەسەر یەک بابەتە کاتەوە، زۆر جار هێندەی بنیە ئاینەکە بەهێز نییە. بەتایبەت کۆمەلگایەک ئەگەر تازە خۆی بکرێن نەبوو بێتە کۆمەلگایەکی یاسایی و هەموو کار و بنەماکانی کاری لەسەر بنەمای قانون و یاسا تێپەڕێ ئاین گرت بێتەوە وەکو کۆمەلگای ئێمە، ئەبێ بنی ئاینی بە بنیەکی بەهێز و کۆمەڵێ پاسەوانی بەهێزی بپارێزی، بۆ لەبەرەوەی تەکید لەسەر هەموو بارەکانەکاتەوە. بۆیە هەمیشە وترێ خەتەرە ئەگەر کەسێک لە میدیایەکەوە سەریح لە بنیەیەکی ئاینی بدایان ڕوبەڕوویەکی تند لە بنیایینەکانی تاکانی کۆمەلگا ببێتەوە، ئەبێ مامەڵەیەکی وا لەگەڵ تاکانە بکە کە هەم قبوڵیکە و هەمیش پرسیارەکان لەسەرەوە بوونیە یان لەسەر مامەڵەیەک. بۆچی هەمیشە بەریەککەوتنی میدیای ئێمە لەگەڵ ئایندایە؟ واتە ئەوەندەی کە میدیا لەگەڵ ئایندا ئێمە هەژمونێکی یان با بە زمانێکتر بڵێم هێرشێکی بەرفراوانمان لەسەر کۆمەلگاکەمان هەیە، چ لە ڕووی فەرهەنگیەوە، چ لە ڕووی یاساییشەوە، چ لە ڕووی تەندروستیەوە، هەموو ڕوویەکانی تر. ئەگەر ئەم بنیەیەکەوتم تەکید لەسەر هەمویان بکاتەوە لەق ببێ، ئەو کاتە هەموو بنیەکانی تر بە جدی ینی لەقە بن. ئەگەر تۆ بێ ئێستا لەم حاڵەتەی ژیانی تاکەکانی کۆمەلگای کوردیا
بنیەی ئاینی کۆمەلگاکە لەق بکەی هیچ جێدەستێکی سیاسی نییە دەستی پێوە بگرێ هیچ بنیەیەکی بەهێزی تەندروستی نییە دەستی پێوە بکرێ هیچ هەتاوەکو کۆتایی هەر ئەم بنیەیە هێشتوێتەوە و ئەم بنیە تەکید لەسەر هەمویان نەکاتەوە ئەو کاتە توانین بڵێن بنیەیەکی بەهێزی کۆمەلگاکەت هەژاندووە کۆمەلگا توانای مانەوەی نامێنێ لەو حاڵەتەیە بەڵام تۆ ئەگەر هەموو لایەنەکانت بەهێز کرد ئەو کاتە هەمووی پێکەوە دیسانە بێتەوە بەو ئاینەی کە باسیەکە ڕێز لێگرتنە فەرهەنگ بابەتە فەرەنگیەکانە تەندروستیە ئاسایشە پاراستنی هەمووەمانە ئەرکی دینین لەسەر تاکانی کۆمەڵایەتی یعنی کەسێک کە ئەوێ پاسەوانی ئەمنیەتی کۆمەلگایەک بێت خۆی لەناو دینا بینێتەوە خۆی لەناو ئاینەکەی بینێتەوە ئەو کاتە خۆی کاتە پاسەوانی بابەتەکە یعنی ئەگەر ئاینەکە ڕێپێنەیە سەختە بیکەی بە پاسەمەبەستمەوەی بۆچی ئێمە گلەی لە کەناڵی ناکەین لەبەری لە بنەمای تەندروستی یان نەتەوەیە کۆمەڵایەتیە سیاسی زەرری هەبوو بۆ کۆمەلگە بەڵام زۆربەی زۆری کەناڵەکان ئەو گلەیان لێکرێت کە بە جۆرێ لە جۆرەکان داوێتی لە ئاینێک دژی ئاینێکی وتم لەبەرەوەی لەقی ئاینەکە ینی لەقی هەموو بنەماکانی تر ئاین وەکو قەدی سەرەکی درەختەکە وایە بنەماکانی تریش قەدەکانی ترێتی تۆ گەر لە بنەوە بێبڕیتەوە ئەو کاتە بنەماکانی تریشمان لەگەڵ قەدی ڕئیسیانە ئێمە نامانەوە کۆمەلگەیەکی ساغ و تەندروستمان هەبێ و جەنابیشتە فەرمووی ئاین کۆڵەکە و ڕاگری هەمووانی ترێ کەواتە نابێ ئێمە قەدەر ڕئیسیەکە هەم بپارێزین بۆ ئەوانی تریش پارێزراوە بەڵێ منیش ئەڵێم کە قەدەر ڕئیسەکەت پاراست ئەوان بە زیندوی ئەمیاننەوە ئێستا تۆ خۆت وەکو مامۆستایەکی ڕاگەاندن هەست بەو بەریەکەوتن و بەچەکردارەکەی لە نێوان ئاین و میدیادا هەست بە میدیایەکە کەم کە هەڵقوڵاوی کۆمەلگای کوردی تۆ نییە و ئەیەوێت لەسەر بنەما کۆمەلگایەکانی تۆ ئیش بکات یەکێک لەو بنەمایانەی بنەمای ئاینیە بۆچی ئەم بنەما ئاینیە هەست پێکرێت چونکە بە گۆڕانی ئەم بنەمایانەیان کارکردن لەسەر ئەم بنەمایانە بنەمای فەرەنگی زیانی پێگا بنەمای ئەمنیەتی کۆمەڵاتی زیانی پێگا کۆمەڵێک بنەمای تریش کە کۆمەلگاکەیان ڕاوەسان و ئەمانی تریش ئەکەونە بەرزیانەوە بەڵام ئێستا تۆ وەرە لەسەر بابەتێکی تەندروستیش پێ کە زیانی خۆی هەیە بەڵام ئەو ڕێگە بەهێزەی کە لە خوارەوە تۆ ڕاگرێ زیندوێتیە داتەوە بۆ بنەمایە چەند بتەوێت کە ئەمە لاواز بکەی هێندە ئەویش هێزە داتە بەرخۆی کە بمێنێتەوە یعنی ئەو ئەندامە سەرێکیانەی لەشکە زیندوو بن ئەندامەکانی ترەگەر زیانیان بەربکەوێ هێز بەبەر لە شەکە لاشێ و کەسەیان دێنەوە کە دروست ببنەوە ئەندامەکانی تریش ئەمیش بە هەمان شێوێ من ناڵم کامە ئاین بێت ئیسلامە مەسیحیە چییە چی هەتا کۆتایی بەڵام ئەو کۆمەلگانی کە ئاین بووە بە بنەمایەکی سەرەکی ژیانی کۆمەڵایەتیان ئەبێ وریابین لە هیچ حاڵەتێکە ئەم بەریەکەوتنە لەگەڵ ئەم بنەمایە دروست نەبێ میدیاکارەکان بەریەکەوتن دروست نەکەن نەکەرەوە بەریەکەوتنی دوو ئاین دروست نەکەن چونکە ئەمەیان خراپترە بەریەکەوتنی دوو ئاین خێراتر ڕووە ئەگەر میدیا هاوکاری بکە میدیا بێ زۆر دیوارێکی بەهێز بێ لە نێوان ئەم بەریەکەوتنەیە لەوە چێ بەریەکەوتنی دیکەکە لەسەر بنەمای ئاینی نەبن هێواشتر بن زیانی کەمتری هەبێ بەڵام بەریەکەوتنە ئاینەکە ئاینیەکان زۆر زەرری خراپتر بە کۆمەلگایان چونکە وەک وایە ئەم درەختە گەورەیە بلەرێنیتەوە هەزەیەکی لێ کە هەمویان ئەم هەزەیە وەربگرن و زیانی پێ بگەێنێت بەرپرسیارەتی میدیا بەرامبەر بە ئاسایشی نەتەوەی بێگومان ئاسایشی نەتەوەی یەکێکە لە بنەما گرنگەکانی پاراستنی سەروەری هەر میلەتێ میدیا چۆن دەتوانێت جارە میدیا ئەگەر بیەوێ خۆی بمێنێتەوە ئەبێ مەسئولیەتی ئەوە هەڵگرێت کە ئاسایشی ئەو نەتەوەی ئەو کۆمەلگای ئەویتیا هەڵقڵیوە بیەڵێتەوە بیپارێسێ بەوەی خۆی بمێنێتەوە لە هەر کاتێکە کە ئاسایشی نەتەوەی تێکچوو ئەو میدیانەش بە جۆرێک لە جۆرەکان ئەگەری تێکچوونیان زۆر زۆرە ئەگەری دارمانیان زۆر زۆرە حتا ئەو تۆڕە کۆمەڵاتە بەرفراوانە ئەم تەکنەلۆژیە بەرفراوانی کە هەیە لە نێو کۆمەلگایەکە کارەکە ئەگەر ئاسایشی نەتەوەی تێک بچێت بە لەحزەیەکەمووی ڕاگیرێ و ڕێگە پێدراویشە بە نەزەری من وەکو خۆپیشاندانەکانی خواوی عێراق ئەگەر ویستت ئاسایشی کۆمەلگاتێک دەی هەمووی ڕائەگرێ و حتا هەندێک وڵات هەیە پێشەوەی هەست بەوە بکەن کە ئاسایشی نەتەوەکانە کۆمەلگاکان ئەوێت تێک بچێ ئەم بابەتانە ڕائەگرن لەبەرەوە ئەگەر میدیا بێ وێرکەکانی جێبەجێ بکات چ لە ڕووی پەروەردەییەوە چ لە ڕووی سیاسیەوە هەتا کۆتایی ئەبێ لەناو کۆمەلگەیەکی پارێزراوە بێ و ئەمنیەت و ئاسایشی پارێزراوە بێ بۆ ئەویش بتوانێت کارەکانی بکە هەر کاتەمە تێکچوو ئەویش تێکاچێ بەڵام بیرمان نەچێت میدیا ڕۆڵە بینێ لە تێکچوونی ئەمەیە چ کاتێک ئەو میدیایە هەڵقڵاوی نێوە کۆمەلگەیە نەبێ کاتێک بەرژەوەندی شوێنێکی تر جێگەیەکی تر کۆمەلگایەکی تری هەڵگرت بێ بیاوێ لێرە ئیجرای بکە لەبەرەوە ئێستا مەرزی ئاسمانی نییە بۆ میدیا و میدیا ڕناگیرێ بڵێ تا ئێرە بێت هەموو میدیاکان ڕوەگەنە کۆمەلگاکەت کە ڕویان کردە کۆمەلگاکەت مەرزدانان بۆ
ئەو شەپۆ لە میدیانە سەختە سنووردانە هەموو میدیاکان ئەڵێن ئێمە هەڵقڵاوی کۆمەلگەی کوردەوارین ئایا ئەمە هەر بانگەشەیە؟ هەموو میدیاکانی ئێمە ئەڵێن وانە حتا هەموو میدیاکانی دەرەوە شەڵێن ئێستا کۆمەلگا بوو بە یەک کۆمەلگا هەموو جیهان بە جۆرێک لە جۆرەکان وحدەتی فەرهەنگی هەیە ئێمە مافیەوەمان هەیە تەداخل بکەین ئەمە هەمووی لە پێناو ئەم توانە بەهێزەوەیە کە پەیامەکانە گەێنێتە شوێنە دوورەکان بەس ئەو کۆمەلگەی کە میدیای خۆی هەیە ئەو میدیایی کە هەڵقڵاوی کۆمەلگەی کوردیە ئەتوانێت بێتە مەترسی بەسەر ئاسایشی نەتەوەیەوە بەڵێ ئەگەر بیاوێت زۆر بە ئاسانی ئەتوانێت بێت زۆر جار خەڵک دەڵێ بەڵێ خەڵک دەڵێ میدیا نە پۆلیسی هەیە نە چەکی هەیە نە هێزیە چۆن ئەتوانێت ببێتە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوە پەیامەکانی ڕوبەڕووی چەکە بنەوە هێزە بنەوە تاکە بنەوە ڕوبەڕووی هەمویانە بنەوە ینی پەیامی من کە لێرەوە ئەیگەێنم لەوە چێ تاکێکی بواری پەروەردە بیبیسێ لەوە چێ مناڵێک بیبیسێ لەوە چێ خوێنکارێک بیبیسێ یان کەسێک لە ناو هێزەمنیەکانە بیبیسێ تەئسیری ئەم پەیامە لەسەری لەو بوونەمایی لەو سیقەی کە لە نێو هێزەمنیەکانە دراوە بەو تەغیرەکە ینی ئەگۆڕێ گۆڕانی بەسەرایە لەقەبێ هێزەکە پارێزراو نییە لەبەرەوە میدیا بەبێت چەک نییە بەجددی ینی چەکەوە ناکە تەقاکە چەکی کاریگەری هەیە ئەمە حتا لە یەکێ لە توێرەکانی کاریگەری میدیای ئەڵێ وەکو گولە وایە کاریگەریەکەی ئەوەندە خێرایە تەئسیری هەیە لەسەر تاکەکانی کۆمەلگا چۆن گولە بە خێرایی ئاسەوار بەجێڵەویش بەجێڵێ ئەی خۆ کاریگەری ئاسەواری گولەیە کە کەسێک گیان لە دەسەیە هەروەها کاریگەری ئاسەواری پەیامێکی میدیاییە کە ئەتوانێت کۆمەلگایەکیش بشێوێنێ یان کۆمەلگایەکە ڕاگرێ و لە پشێوی دووری خاتەوە مامۆستا کاروانیەکێکی دیکە لەو بنەمانەی کە زۆر قسەی تیاکرێ و زۆرترین بەرخوردی هەیە لەگەڵ میدیایە با نەڵێن میدیا ڕۆڵی هەبوو لە پشێویەکەیە بنەمای کۆمەڵایەتیە ئەو کێشە کۆمەڵایەتیانە ئەو کوشت و بڕ و تاوانانی کە ڕۆژانەکرێ میدیا خێرا هەم دەیگوازێتەوە ڕۆڵی هەیە لە تەشەنە پێکردن و گەورەکردن و بڵاوپێکردنی یان بەجێ لە جۆرەکان کە بکردنەوەیە میدیا بێ ئەرکی چی بێ بەرپرسیاتی چی بێ بەرامبەر بە بنەمای کۆمەڵایەتی کۆمەڵگەکەی من سەرەتا بڵێم تۆ ئەزانی بۆچی میدیا زیاتر ئێستا لە کۆمەڵگەی ئێمە تەئسیری لە بنەمای کۆمەڵایەتی کردووە یان لەلایەنە کۆمەڵایەتی بۆچی لەبەرەوەی ئەو میدیانەی کە تەوجیهێکی تریان لە کۆمەلگای کوردیەوە وەرگرتووە ینی تەوجیهێکی تر لە دەرەوەی کۆمەلگای کوردیەوە وەریان گرتووە یان ئەوێ فەرهەنگێکی تر نقل بگاتە ناو فەرهەنگەکەتەوە هەمووی لە بوارە کۆمەڵایەتیکەیە کارەکەن لە ئەوڵەوە نایەک بنیەکی سیاسی ئیش بکات لەسەری نایەت لە بنیەکی تەندروستیەوە ئیشکا لەسەر بنیەکی کۆمەڵایەتی ئیشەکە کاتێک کە کۆمەلگا شپرزە بێ ئەم کۆمەلگایی تۆ ئەم بنیایی کە کۆمەلگاکانی تۆ دروست کردوە شپرزە بن کۆمەلگاکەت بە عام ئەکەوێتە مەترسیەوە ینی مەترسی مامەڵەی تاکەکان لەگەڵ یەکتریا مامەڵەی ئاینەکان لەگەڵ یەکتریا مامەڵەی خێزانەکان لەگەڵ یەکتریا حتا مامەڵەی کەمە نەتەواتەکان لەگەڵ یەکتریا دروستە بێ کاتێک ئەمە دروست بوو ئەم لەقینە دروست بوو یان ئەم ئاوەش شێوێنرا لێڵ کرا هەر شتێکی بخەیتە ناو قبوڵیەکە یان چاودێرەکان نایبینن قبول نەکەن لە ناو کۆمەلگاکە بمێنێتەوە وەکو بڵێ کە لە نێو ئاوێکی لێڵە هەر شتێکت فڕێدایە ناوی سەخت دەرەهێنرێتەوە بە جۆرێکە گاتەوەی کە وازی لێبێنی جێی خۆی ئەکاتەوە لە کۆمەلگەکە تا تۆ ماوە ڕوونەکەیتەوە ئەو جێی خۆی کردوێتەوە لەبەرەوە لایەنە کۆمەڵایەتیەکان وەکو بڵێ بودجەیەکی زیاتر توانایەکی زیاتری میدیایان بۆ سرف کراوە کە لە ڕێگەی جیاوازی میدیاییەوە بگەێنرە ناو کۆمەلگاکان تەماشا بکە ئەگەر ئێستا میدیاکانی میدیا کاریگەرەکان لەسەر لایەنی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە بژمێری سێرەکی بەڕێژەیەکی زۆر بەرچاو لە پێش ئەو میدیایەوەن کە لە بوارێکی سیاسی عیشەکە کە تەنها لە بواری خەبەری عیشەکە بۆ لەبەرەوەی کە بابەتە کۆمەڵایەتیان تەغیریان پێ لەسەر دروست بوو ئەو کاتە ڕۆڵی میدیایەکی خەبەری لەسەر ئەم کۆمەلگایە کەمترە بێتەوە وەک لە ڕۆڵی میدیایەکتر اینجا ئەوەشمان لەبیر نەچێکە تاکەکانی کۆمەلگا یان پێکەوە بەستنی کۆمەلگا زیاتر لە بوارە کۆمەڵایەتەکەیان ینی خەڵکێکی زۆرتر بە ڕێژەیەکی بەرچاوتر مامەڵەیەکی کۆمەڵایەتیان بەیەکەوە هەیە تا مامەڵەیەکی سیاسی تا مامەڵەیەکی تیجاری تیجارەکان کەمترن وەک لە خەڵکی ئاسایی کە ڕۆژانە مامەڵەی کۆمەڵایەتیان هەیە لەوەچێ بە ڕێژەی لە سا 2 لە سا 3 لە کۆمەلگایە دەرکەون لەبەرەوە ئەمانیش بینەرێکی زیاتر ئەبن بۆ ئەو بابەتە کۆمەڵایەتیانەی کە لە میدیاکانەوە دەرەچن و بینەر زیاتر بوو ینی کاریگەری و شوێنەواری زیاتر لەسەر خەڵکێکی زیاتر دانێت مامۆستا بنەمای ئەمن و ئاسایشی کۆمەلگا ئەویش وەکو باسم کرد ئەگەر میدیا بیاوێ خۆی بمێنێتەوە ئەبێ ئەمن و ئاسایشی کۆمەلگا پاراستنەکەی ئەرکێک بێ لەسەر شانی بۆی لانیکەم خۆی بمێنێتەوە جگە لەمەش میدیا ئەبێ هەمیشە ببێ بە قەڵغانێک بۆ ئەوەی
دەستی دەرەکی یان هێزی دەرەکی یان زیانی دەرەکی نەکەوێتە ناو کۆمەلگاکەی. باشە ئەگەر تەنها ئەوە بێ خۆی بمێنێتەوە دوجار ئەڵێ میدیاکە لە ناوچوو کۆمەلگاکە لە ناوچوو تاو، بەڵام مادام مەسئولیەتت هەیە ئەبێت تا ئەو کاتەی زیانیش بە خۆتەکان هێڵی زیان بە تاکانی کۆمەلگایان کۆمەلگاکەت بگە. وەکو وایە بڵێن تا ئەو کاتەی پێشمەرگەیەکی قارەمان خۆی شەید نەبوو نەیهێشت هەنگاوی دوژمنێک بێت بە سەر خاکەکەیە مەگەر بەسەر لاشەی ئەوە بڕوا. میدیا بێ ئەم ڕۆڵە ببینێ لە بنیەی فەرهەنگیە تەندروستیە و شیاری ڕۆشنبیریە تا ئەو کاتەی وجودی خۆی هەیە نابێ بهێڵێ هیچ بیرۆکەیەک پەیامێکی زیاناوی بێتە ناو کۆمەلگەکەی. نابێ بهێڵەیانی چی خۆم شەڕی لەگەڵا ناکە ڕوبەڕوویە بێتەوە. کاتێک کە پەیامێکی وا ڕەوانەکرێت ڕوبەڕووی ئەمە بێتەوە بە تەوزیحاتی زیاتر بە ڕوونکردنەوەی زیاتر و پەیامی ڕاستتر دروستتر بە ڕێگەی دروستتر بیگەێنێت. ئەمە ڕوبەڕووبوونەوەی میدیایە. زۆر جار میدیای حیزبێک لە حیزبەکە لە ململانەیەکیدا لەگەڵ حیزبێکی دیکەدا میدیاکان بە جۆرە لە جۆرەکان بۆ منە لەو ڕووداوەی داگیرکردنی کەرکووک دوای ڕیفراندۆم میدیایەک دەیگوت ئەوە هێزی عێراقی بەرەو هەولێر کشاو و خەریکە هەولێر داگیرەکرێ. میدیای ئەو حیزبەی کە ململانەی لەگەڵ حیزبی ئەم میدیای دیکەدا هەبوو دەیگوت نەخێر ئەوە هێزەکانی ئێمە لە ڕوبەڕووبوونەوەدان هێزەکانی عێراق تەنانەت تا سنووری کەرکووک هاتوون. چۆن میدیا لەم حاڵەتا چۆن نەتوانێ سربەخۆ بەیان پەیامێکی وا بگەێنێ کە هەم وەکۆڵێن نە بەرگری بە لە حیزبی دوژمنەکەی نە حەقیقەت و ڕاستیەکانیش بشێوێنێ. خۆی داخی دڵی کۆمەلگای ئێمە بەرامبەر بە میدیا ئەمەیە کە میدیایەکیان نییە ئاوێنەی یان ڕنگدانەوەی ئەم کۆمەلگایە بێ کە هەیە. ئەو وێنایی کە پیشانی ئێن بۆ دەرەوە وێنایەکە کە جیاواز دەنێ و بیرکردنەوەی تاکە سادەکانیان کۆمەڵایەتەکانی نێو کۆمەلگای تۆ. ئەمە داخێکە لەسەر دڵی کۆمەلگای ئەمە ماوەتەوە و بەردەوام لەگەڵیشا ئەناڵێنێ ئازاری پێگەێنێ. یەکێک لەو بابەتانە و بابەتەیە کە باس دەکرد کە میدیا ڕۆڵێکی خراپی تیابینی بۆ لەبەر ئەوەی وا بڵێن تەفاهمی سیاسی ڕێکەوتنی سیاسی پەیامی سیاسی ئەم لایەنە سیاسیانەی کوردی یەک نەبوو و لە بەرامبەریشان میدیاکانمان خاوەنداریەتەکەیان خاوەنداریەتێکی سیاسیە حیزبیە. کاتێک کە پەیامەکانیان یان خیتابیان جیاوازە میدیاکانیش جیاوازە بن کە ئەمە بەڕاستی هەڵەیەکە کە میدیاشی تێکەوتووە لە ڕێگەی خاوەنەکانیانەوە. خۆ دوجار میدیا وتم ئەو کەسەیە کە پەیامەکەیە گەێنێ ئەم کەسەش پەیامی فلان حیزب بەگەێنێت چونکە خاوەنەکەیەوە ئەمیش پەیامی فلان حیزب بەگەێنێ. خۆی میدیا لە حاڵەتێکی ڕووداوێکی وەکو ئەو حاڵەتانی کە ڕوویدا لە هەر حاڵەتێکی تریشا ڕووداوەکە سروشتی بەیان دەست کردوێ بوومە لەرزەیەک بەیان هێرشی سوپایەک بێ بۆ سەرتۆ لە سێ قۆناغا ئەبێ بەردەوام ڕۆڵ ببینێتیایە. بەڵام بەداخەوە میدیای ئێمە تەنها لە یەک قۆناغا بە ڕۆڵێکی خراپ قۆناغی پێش ڕوودانی ڕووداوەکە. لە پێش ڕوودانی ڕووداوەکە کۆمەڵێک باوڵێن میدیاکارمان هەبوو و کۆمەڵێک قسەبێژمان هەبوو لە میدیاکانەوە بەردەوام حەزەری کۆمەڵێک بابەتیانەیە و میدیاش خەریکی ئەمە بوو. هەموو میدیاکاننا میدیاکان بەگشتی خەریک بوون بەڵام بە ئیتیجاهی جیاواز بە ئاراستەی جیاواز بە ناواقعیت لەگەڵ بابەتەکەی ئەمە تاوەکەم کەمێک لەوانە بە واقعیت لەگەڵ بابەتەکەی جوڵانەوە کە ترسێکمان لەسرە ئەم ترسە ئەمەیە. بابەتەکانی تری میدیا ئارامەیەکی تەواویان لەم بارەیە بە کۆمەلگە لە کاتێکا کە ترسێک ڕوبەڕوویان وەستاوەتەوە کەواتە ئەرکی پێش حەدەسەکەیان ئەرکێکی هەڵە بوو لەبەرەوە چاوەڕێ ناکرێت لە کاتی حەدەسەکە ئیشێکی ئەرکێکی ڕاست بکرێت. هەمیشە ئەرکی هەڵە بە دوایەت کاتێ پێش حەدەسەوە نابێت و دوجاریش لە دوای حەدەسەکەش کە ئەرکی میدیای هەر ڕۆڵی باش ببینێ چاوەڕێ ناکرێت کە ڕۆڵی باش ببینێ لەبەرەوەی پێش حەدەسەکە میلەتێک لە ئەمنیەت بەجێڵی لە کاتێکا ترسی لەسرە کۆمەڵێک واقعیەتە شاریتەوە کە لە کاتێکا واقعین و هەن و وجودیان هەیە و ڕوبەڕوتن هەموو چاردوێتەوە ناتوانانی لە نەواقعەکەی بێت بڵێ من درۆم کرد نایڵێت و لە دوای ئەوەش دیسانەوە هەر تەکید لەسەر پێشووە کاتەوە کە واقعەکەش تێپەڕیوە بینراوەکە و واقعەکەوانیە لەبەرەوە ئەمە بووە بە داخێک لەسەر دڵی ئەم کۆمەلگایە کەیلاچێ کاتێکە یاسایەکی بەهێزە بێ بتوانێت ئەم میدیایانە بە یاسایی ڕێک بخە یان لانی کەم ئەم خاوەنداریەتانە فێری وشیاری میدیایی یان کاریگەری میدیایی یاخود لیان بسێنێتەوە ئەم دوو حاڵەت نەبوونی میدیای حکومەت و دەسەڵات لە زۆر وڵاتە حکومت بۆ خۆی خاوەنی میدیایەکە و لەوێەوە پەیام و هەواڵەکان یەگەێنێ ئەمە ئەوەی کردو ئەو شپرزیە دروست بێ خۆی ئەوەستێتە سەر ئەوەی کە حکومەتەکە چۆن بنیاد یان چۆن بنیاد نراوە ئەگەر حکومەتەکەش دیسانەوە
وەکو ئەزمموی پێشووتری خۆمان بینیومانە لە حکومداری ئەرێمی کوردستانە دیسانەوە جوڵە و وزەپێدان و تەوجیه و ئاراستەکانی بەپێ حزب بێ ئەو کاتە وجودی میدیایەکی حکومی زیادبوونی میدیایەکی حزبی ترە. ئەگەر حکومەتەکە بەڕاستی لەسەر بنەمایەکی تەندروست پێک هێنرابێ ئەو کاتە وجودی میدیایەکی حکومی زەرورەتی کۆمەلگاکەتە. لە هەمان کاتە لە بەرامبەریشتا خەڵکی وشیار ئەبێ بێن ڕێ بۆ میدیای خەڵک دروست بکەن کە نە لە حیزبەوە تەوجیه و ئابوونەی وەرگێ و نە لە حکومەتیشەوە بەڵکو خەمی خەڵکی بێ. کاتێک کە حکومەت ئەکەوێتە بەردەم هەڵەیەکی گەورە وشیاری کاتەوە و کاتێک حزبەکانیش بە هەمان شێوە وشیاریان کاتەوە. ئەگەر حکومەتەکە بەم شێوە تەندروست بوو میدیای حکومی زەرورە و ئەگەر میلەتەکەش تەندروست بوو بەڕاستی میدیایەکی بڕۆینەوە بۆ بنەمای ئاینی بە شێرێکی زۆر لە کەناڵەکان بەبوونی بەرنمەیەکی ئاینی کە زۆر جاگوترێ ئاین مای پێکەوە ژیان و ئاشتی و کۆمەڵایەتیە. بەڵام بەشێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەاندن میدیاکانی ئێمە بەرنمەیەکەن کەوا ئاشتی کۆمەڵایەتی یا ئاشتی نێوان ئاینەکان یان بوونە تێگەشتە ئاینەکان لە کۆمەلگە تێگەدەن و بەکۆڵە بە جۆرە لە جۆرەکان شەڕ و فەرتنەوە ئاژاوە ئەخڵقێنن. ئایا ئەمە جارێکی تر مامەڵەکردنێکی هەڵە نیە لەگەڵ بنەمای ئایندا؟ من لە پێشەوە وتم ئەگەر بڵێن میدیا کەناڵێکی هەیە و بەرنمەیەکی هەیە و هەموو ئەمانە وەسیلەیەکن بۆی پەیامێک بگەێنی. گرنگەمانە نییە تۆ لە ڕێی کەناڵێکی تەلەڤیزیۆنیە ڕادیۆیە بەرنمەیە کە دوانە سیانە گەێنی گرنگ نییە. گرنگەوەیە کە تۆ چۆن ئەم پەیامە ئەسازێنی دروستیەکەی تاوەکو بەم کۆمەلگای بدەیت. ئەم پەیامە لە کەناڵەکەی تۆ بێت یان لە کەناڵێکی ترەوە ئەگەر دروست بێ و لەگەڵ بنەمایەکی ئاینی کۆمەلگاکەیە یەکگرتوو بێ سازێنراو بێ هاودەم بێ ئەو کاتە قوبولکردنی لەناو کۆمەلگاکەیە خێراترە و ئاساییتر وەریەگرێ و بە عەمەلیکردنی خێراترە بێ. بەڵام ئەگەر دەیان بەرنامەشت هەبێ و لە دەیان کەناڵەوە پێشکەشی بکەی بەڵام بنەماکە بهەژێنی و کۆمەلگاکە بەجارێکە بخەیتە بەردەم کۆمەڵێ پرسیاری زۆرەوە قوبولکردنی پەیامەکانت سەختە و بە عەمەلیکردنی پەیامەکانت سەختە نەک هەر ئەوە ئەبێ چاوەڕوانی ڕوبەڕووبوونەوە بی لە لایەن کۆمەلگاوە. لەبەرەوە بە بەرنمەیەک و دوان ئەمانە قیاس ناکرێ بە جۆری پەیامەکە قیاسەکرێ بەرامبەر بە بوونیەکە. ینی تۆ عەفو با من ئەمەش بڵێم بنەمای ئاینی بەجێ بەڵە وەرە سەر بنەمایەکی تر با بڵێن فەرهەنگی بێیان با بڵێن ئاسایشی نەتەوەی بێ. ئەگەر تۆ بە دەیان بەرنامە پێشکەش بکەی کە خەڵک بابەتێک بەکاربێنن کە ئەم بابەتە زیانی بۆ جەستەی هەیە ئەم بابەتە نەخۆشیە خاتە ناو جەستەیەوە با لە دەبەرنامەشا بێڵێ خەڵک ئەمەت لێ قبوڵەکە نەخێر. ئەمانە ڕێکاریان هەیە کە خەڵکی تەخەسوسی خۆی ئیشیان لەسەرەکە کاتێک بێوێ لە ناو کۆمەلگایەکە ئاژاوەیەکیان زیانێک دروست بکە. ئەمانە بە هێوری بە نەرمی کاریگەری لەسەر کۆمەلگایەک دروستەکەن. بەڵام بەو خێرایی کە میدیای ئێمە بە جارێکا بێوێ کۆمەڵێک بنەما هەیە بیهەژێنێ بە ناوی دواکەوتن بە ناوی هەنگاونان بەرەو پێشەوە بە ناوی کۆمەڵێک بابەتی ترەوە ئەوە میدیاکە خاتە بەرزیانەوە هیچی تر کۆمەلگاکە زوو ڕوبەڕوویە بێتەوە و ڕایەگرێ. بەڵام بە هێوری کارکردن وجودی هەیە لە کۆمەلگای ئەمەیە و ئەتوانێت بەڵام بەداخەوە بە ناتەندروست بە خراپ وەکو بڵێ چەکەرە ناشتنی خراپ لە نێو کۆمەلگاکە. مۆزەکەڕوان لە ئەگەری دەستبردننی میدیا بۆ ئەم بنەمایانە و ڕوودانی فەوزا و گێرە شێوێنی میدیا کە دوای ئەوە کێ ڕۆڵی چاکردنەوە ئەگەڕێ میدیا خۆیەت یام کێ ئەتوانێت ئەم پشێویە بگۆڕێ و بەرەو باشی بیبە. با من نمونەیەک لەمەیە بێنمەوە لە بابەتی تیجاریە زۆر باسی ڕکلامی بازرگانی یەکەن کە ڕکلامی بازرگانی تەسیرێکی ڕاستە تەسیری ئیجابی خۆی هەیە سوودی خۆی هەیە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان تەسیرێکی خراپی لەسەر کڕیار هەیە بەچی بە ناساندنی کاڵایەکی خراپ بە شێوەیەکی باش. ئێڵێن باشە چی ئەتوانێت ڕێ لەمە بگرێ ڕێ لە میدیا بگرێکە ئەم بابەتانە نەکا ئەگەر نمونەی تیجارێکە وەرگرین یەکێک لە ڕێگرەکان وشیاری تاکەکانە هەمیشە لە بێت تاک هێندە وشیار بێ کە بزانێ ڕکلامی بازرگانی ینی چی پەیامی میدیایی ینی چی. ئەگەر خۆی هێندە وشیار نەبێ ئەبێتە دەستکەلای میدیاکان هەر ڕۆژی و بە جۆرێک ئاراستاکرێ ینی بە جۆرێک لە جۆرەکان دەرونی ئەم کەسێ شێوێنرێت لە نێو کۆمەڵێک میدیای بەرفراوانە کە ڕۆژانە بەکاری هێنێ. بۆ یاڵێن بە هاتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و فراوانبوونی مەودای میدیایی کێشەی دەرونی بۆ تاکانی کۆمەلگا دروست بوو بۆ لەبەرەوەم تاکە وشیار نییە خۆی لە خۆیە
و ئەم میدیانە هەریەکە بۆ شوێنێک ئاراستەیەکەن کێشەی دەرونی بۆ دروستە بێ ئەوە دکتۆرە دەرونیەکان باشتر لەو حاڵەتە تێگەن. دووەمین شتێکیان ئەو حکوومەتەیە کە ئەم حکومڕانی ئەم کۆمەلگەیەکە ئەبێ بابەتەکان بخاتە چوارچێوەیەکی یاساییەوە. ئەگەر نمونەی ڕکلامی تیجاریەکە وەرگری ئەبێت لە ڕێگەی بۆ نمونە ژووری بازرگانیەوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی و قوانین دابنرێت کە ئەمانە بخرێنە قاڵبێکەوە تا چ ڕادەیەک زەرریان بۆ کۆمەلگاکەنیە پێشکەش بکرێن لە میدیایەکەوە. بە هەمان شێوە بابەت و بەرنامەکانی تری نێو میدیاش هەر یەکەولایانی پەیوەندیداری هەیە لە چی لە حکوومەتدا بۆەوەی بێت سنوورێکی بۆ دابنێ کە ئەم پەیامە بە چ جۆرێک بگەێنرێ کامە بگەێنرێ کامە کۆمەلگاکە قبوڵێکە کەواتە یەکێک و شاری تاک یەکێک دەسەڵاتی حکومڕانی ئەتوانێت ئەم بابەتانە ڕێک بکاتەوە کە لە میدیاوە پێشکەش بە کۆمەلگا ئەکرێن و زیاناوین ئەتوانێت ڕاستیان بکاتەوە. کۆمەڵێک بابەتی تریشن کە ئەرکی سەرشانی خودی میدیا کار دامەزراوەکە ئێتیکی کاری میدیایی هەموو ئەمانەش ئەبن بە کۆمەڵێک بابەت کە بتوان میدیا دروستکەنەوە بە شێوازێکی دروست پەیامەکان بگەن. مامۆستایان کۆتا قسە و پەیام چیە لەبارەی میدیا و ڕۆڵی میدیا لە کۆمەلگا؟ من کۆتا قسەم ئەوە بێ کە ئەم کۆمەلگایی ئێمە میدیا وابیر نەکاتەوە کە لە دەرەوەی ئەمەوە کۆمەلگا بەو ئاراستە ئەکرێ بە شێوەیەکی مطلق نەخێر. کۆمەلگاکەش ڕۆڵی هەیە لەسەر میدیایە و ئەم میدیاش لەیان کۆمەلگاوە ئاراستە ئەکرێ هەروەکو چۆن زۆر حاڵەتی سیاسی ئاسایشی نەتەوەیی زۆر بابەتی تری فەرهەنگی کۆمەلگا خۆی ئاراستەیانەکە زۆر کات و پاسەوانیشیانەکە ئەشیان پارێزێ لەبەرەوە پێیوانە بێ کە میدیا لە دەرەوەی ئەم کۆمەلگایە و هێزێکە هێزە بەخشێ بە کۆمەلگاکە نەخێر ئەمانە هەمووی سنووردارن و کۆمەلگاش ئەتوانێت هێز بم ببەخشێ و هەمیش ئەتوانێت هێز بە و ببەخشێ ینی تەواوکەری یەکتری. مامۆستایان زۆر سپاس دەکەم. سەرکەوتوو سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە عەزیزیش تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێربانتان سپێرم بە شاد و سەرکەوتوو.